بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت وانەکانی ئاسایشی ڕۆحدا لە بەردەم کتێبی الداء والدواء زانای پایەبەرز ئیمام ئیبن القەییمە ژیان بەسەر ئەبەین. زۆر باسی خراپەکاری گوناهی کرد، زۆرێک لەو دەرد و موسیبەتانەی باس کرد کە ئینسان بەهۆی گوناهەوە تووشیان ئەبێ. دواتر هات باسی جۆری گوناهەکانی بۆ کردین. فەرمووی یەکەمین جۆر و خەتەرترین جۆر گوناه بریتیە لە شەریک بۆ خوا قەراردان، دوای ئەو بریتیە لە کوشتن بە هەر شێوازێک لە شێوازەکان کە ئینسان بێتە باعیثی نەمانی ئینسانێکی تر. سێهەمین دانەش فەرمووی زینایە بە هەموو مقدماتەکانیەوە، سەواء نەزەر و سیرکردنێ بێ یان خەتەرات و خەیاڵاتێکی مێشک و دڵ بێ، یان قسە و گفتوگۆ و نامەنووسینێک، یان خوتوات و هەنگاونان بەرەو زینا، هەر هەمووی باس کرد بۆ من بە تەفسیلی. ئەمڕۆ لە خزمەت ئەم زانە پایەبەرزە ئەوەستین. مقدمەیەکمان بۆدا ڕێژێ بۆ باسی لیواط. ئێمە لە مەسەلەی زینایە، واتە زینا لە نێوان نێر و مێدا کە ڕوئەدا، لیواط واتە لە نێوان نێر و نێر یا لە نێوان نێر و مێ لە دواوە، کە ئەمە یەکێکە لە گوناهە زۆر کەبیرە گەورەکان. و ئەم زانە ئەفەرمێ ئەگەر کەسی مەفعول بهی ئەو کەسێکە کاری خراپی لەگەڵ ئەنجام ئەدرێ بە تایبەتی لە پیاوانە، ئەفەرمێ بکوژرێ زۆر زۆر بۆی باشترە لەوەی کە ژیان بەسەر بەرێ، چونکە ئەو فەسادەی بەهۆی ئەوە بڵاو ئەبێتەوە. بە ئەستەم سەلاح لە دوای ئەوە دەست پێ ئەکات، زۆرێک لە خێرەکان لە دەست ئەدا. بۆی ئەفەرمێ زانایانی پێشینە دوو ڕەئیان هەبووە. هەندێک فەرمویانە ئایا ئەو کەسەی کە مەفعول بهیە و کاری خراپی لەگەڵا ئەکرێ ئەچێتە بەهەشتەوە یا ناچێتە بەهەشت؟ زانایان تا ئەو ڕادەیە ئیختلافیان وە دروست بوو، ئەوەندە جورمەکان بە گەورە سەیری بوو. بۆی ئەفەرمێ گوێم لێ بوو شێخ الئیسلام ئیبن تەیمیە ئەم دوو ڕەئی هەردووک باسە کرد کە دوو ڕەئی هەیە لەسەر ئەوە ڕەیەکیان وایە ئەو کەسێک کە مەفعول بهیە لە هیچ شێوازێک ناچێتە ناو بەهەشتەوە. ئەفەرمێ بۆ چونکە ئەوەندە مەفاسیدیان بینیوە، ئەوەندە خراپیان بینیوە لەو کەسەی کە تووشی ئەم کارە ناهەموارە ئەبێت، فەرمویانە زۆر ئەستەمە ئەم کەسە بچێتە ناو بەهەشتەوە، بەهەشت شوێنی پاکەکانە. بەڵام ئیمام ئیبن القەییم خۆی تەصحیحێکی ئەم مەسئلە ئەکات و ئەفەرمێ والتحقيق في المسألة أصل وایە لەناو ئەم مەسئلەیە ئەو ڕەیانە ڕەد ئەکاتەوە کە پیان وایە ناچێتە ناو بەهەشتەوە و پیان وایە کولی شەڕ لەوا کۆبووەتەوە، ئەوە ڕەد ئەکاتەوە. ئەفەرمێ تحقیق لەم مەسئلە ئەوەیە کە ئەگەر بێت و ئەو کەسێک کە خوا ئیبتیلای کردووە بەم بابەتەوە ئەگەر هات و تەوبەی کرد، تەوبەیەکی ڕازگۆیانە گەڕایەوە، کردەوەیەکی زۆر چاکی کرد، هات هەوڵیدا هەموو سەیئاتەکانی بەهۆی تەوبەوە بگۆڕێ بە حەسەنات، و ئەو عارە و ئەو خراپەی کە بەسەریا هاتووە بە تاعات و قوربات لە خوا جەل جەلالوه پڕی کاتەوە، و پاراستنی چاو و پاراستنی داوێنی لە حرامەکان و چاکی معاملەی لەگەڵ خوایە بوون بە سەبەبی ئەوەی کە بینی خۆی و خوای ئاوەدان کردەوە. ئەفەرمێ ئەم کەسە مەغفوور لەهوە ئیلا خوای گەورە جەل جەلالوه لێ ئەبوورێ. طبعا ئەمە کۆمەڵێ دەوای زۆر بە قووەتە کە ئیمام ئیبن القەییم باسی ئەکات بۆ ئەو کەسانی کە تووشی ئەو حاڵەتە ئەبن. ئەویش طبعا سەواء لە ئافرەتایە لە پیاوە، ئەگەر لە دواوە جوودبوون لەگەڵ یا ڕوویدا، ئەم کەسە طبعا لایەنی نەفسیەتی ئەشکێت. بەچی قەرەبووی ئەم لایەنە شکاوە ئەکاتەوە لە نەفسی خۆیە، حتما بە عیباداتی زۆر و بە تاعاتی زۆر و بە
پەیوەندی بەهێز لەگەڵ خوایە جەلە جەلالوهو زۆرێک لە گرفتەکانی خۆی ئەتوانێت چارەسەر بکە. ئەفەرمێت تەوبەیەک کە هەرچی گوناه بیشواتەوە، تەوبەیەک ئەو کەسانەی کە شەریکیان بۆ خوا قەرار داوە لە قورئانە دەرگای تەوبەیان لێدا نەخراوە، ئەو کەسانەی کە پێغەمبەرانیان کوشت عەلەیهیم السەڵات وەسەلام وەکو یەهود دەرگای تەوبەیان لێدا نەخرا، ئەوانەی سحریان کرد دەرگای تەوبەیان لێدا نەخرا، ئەوانەی کوفریان کرد دەرگای تەوبەیان لێدا نەخرا، لەسەر ئەم کەسە دەرگای تەوبەدا ناخرێ. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرموویەتی التائب من الذنب كمن لا ذنب له، ئەو کەسەی تەوبە ئەکا لە گوناه وەکو وایە هیچ گوناهێکی نەکردبێ، کەئەنەما هیچ گوناهێکی لەسەر نییە. دەی خوا جەلە جەلالوهو ضەمانەتی ئەو کەسەی کردووە کە شەریک بۆ خوا قەراردا خەڵک بکوژێ زینا بکە، فەرموویەتی یوبەدل الله سەیئاتیهم حەسەنات، نەک خوا عەفویان ئەکا سەیئەکانیان بۆ ئەکا بە چاکە. وەکو لە وتارەکانی پێشوە باسم کرد کەسی وا هەیە زینای کردووە، زینا سوبحان الله لە نامەی ئەعمالە ئەنووسرێ ئەم کەسە عەفیف و پاکداوێنی کردووە، بەعکسی ئەوە کە ئێمە نەزەرمان وابێ مەسەلەن بەس گوناهەکان لەسەری لا ئەچن، نە گوناهەکان یوبەدل الله سەیئاتیهم حەسەنات، گوناهەکانیان بۆ بێتە چاکە. دەی ئەگەر ئەمانە خوای گەورە گوناهەکانیان بکاتە چاکە، ئەفەرمێ ئەمە حکمێکی عامە هەموو تەوبەکارێ ئەگرێتەوە، ئەم کەسش ئەگرێتەوە کە مەفعول بهیە، خوای گەورە دەروی خێری لێ ئەکاتەوە عەفوی ئەکا ئەگەر بێت و تەوبەیەکی صادقانە بکە. خوا جەل جەلاله خۆی لە قورئانە فەرموویەتی هۆ ئەو عەبدانەی کە ئیسرافتان کردووە، زیادە ڕەویتان کردووە لە حەقی خۆتانە و نەفسی خۆتان بە هەدەرا بردووە، لا تقنطوا من رحمة الله، مەئیوس مەبن لە ڕەحمەتی خوا جەل جەلاله، إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. خوا جل جلاله لسر جنبنا كان أبوري أو غفور بردية أو رحيم بخشندية. دەی ئەم عمومە هیچ گوناهێک لە گوناهەکانی لێ دەرناچێ، لە هەر شوێنێکا بینیتان زانایەک گوناهێکی دەرکرد لەوەی کە خوا لێ نابورێ، حتمما ئەم دقت و وردەکاری نەکردووە، چونکە ئەمە هەرچی گوناهێک لەسەر زەویە بە گەورەترین گوناهەوە کە شیرکە لە تەوبەیە خوای گەورە لێ ئەبورێ ئەگەر هاتوو تەوبەیەکی صادقانەی کرد. ئەفەرمێ بەڵام ئەبێ ئەومان لە پێشچاو بێ ئەو کەسەی چارەسەری ئەم گرفتەی خۆی نەکات، سەواء فاعل بێ یا مەفعول، ئەو کەسەی کە تووشی نەخۆشی جوودبوون بووە لە دواوە، سەواء ئەو کەسە لەگەڵی ئەو کارە ئەنجام بدرێ یا ئەو کارە ئەنجام بدا، ئەفەرمێ ئەگەر بێت و چارەسەری خۆی نەکا و تەوبەی ناسوح نەکا و نەگەڕێتەوە لای خوا جەل جەلالوهو، ئەوەی کە لە دەستی دەرچووە لەوە پێش هەوڵ نەدا قەرەبووی کاتەوە و خراپەکانی بە چاکە بگۆڕێ، ئەفەرمێ با دڵنیا بێ لەوەی کە عاقبەتی زۆر زۆر خراپە بێ. طبعا ابن القيم رضا رحمة الله عليه زۆر تەرکیزە خاتە سەر ئەم بابەت. لە شوێنەکە ئەفەرمێ ئەو ئافرەتانەی کە ڕێگە ئەدەن هاوسەرەکانیان لە دواوە جوود بن لەگەڵیانە، ئەفەرمێ ئەوانە ختمێکی ڕەشی لە نەوچەوەیان ئەدەن، ئەگەر بێت و تەوبەیەکی صادقانە نەکەن و نەگەڕن، چونکە ئەم بابەتە یەکێکە لە گوناهە زۆر کەبیرەکان کە طەبیعەتی مرۆڤایەتی ئەگۆڕن. وی هەندێک لە زانایان فەرموویان ئەم کەسە هیچ عقوبەی نییە، هیچ عقوبەیەکی دنیەوی نییە، مەسەڵەن حەدی نییە، ئێستا زینا داری حەدی بۆ دانراوە. لە دەرسەکانی پێشوە باسم کرد کە کۆمەڵی ئەحکام لە شەریعەتە بەسەریا جاریە بێت لە مەسەلەی زینایە. هەندێک لە زاناکان فەرموویانە لە مەسەلەی لیواتە ئەمانە بەسەریا جاری نابێ. بۆچی ئەمانە بەسەریا جاری نابێ ئەم ئەحکامانە؟ وتوانە چونکە ئەم ئینسانە لە ئینسانیەت دەرچووە، لە طەبعی ئینسانیەت دەرچووە، چونکە ئینسان نابێ لە طەبعی طەبیعی خۆی دەربچێ. ئەو شەوادانەی کە ئەمڕۆ حتا هەوڵی ئەوە درێ بکرێتە یاسا بۆی شزوزی جنسی بە یاسا ڕێک بخرێت، بابەتەکانی جێندەر کە زۆر تەرکیزی ئەخرێتە سەر، لەگەڵ بوونی هەندێک لایەنە کە لەوە ئەسوێمە پێمان پەسەند بێ، بەڵام زۆرینەی پرۆژەکە و لایەنەکانی بریتێ لەوەی کە ئینسانەکان لە طەبیعەتی ئینسانیەت بباتە خوارەوە، تاوای لێبێ مرۆڤێک بووکەڵەیە بخوازێ، مرۆڤێک ئاژەڵێ بخوازێ کە ئیتیانی بەهیمە دواتر باسیەکە ئیبن القەیم ئەحکامەکانی چییە، پیاوێک ئافرەتێ بخوازێ کە ئەمە لە طەبعی ئینسانیەت زۆر ئەهاتوۆتە خوارەوە. بۆیە ئەفەرمێ ئەو کەسەی کە تەوبە نەکا و نەگەڕێتەوە ئەبێ لە عاقبەتی خۆی بترسێ، چونکە عاقبەتەکەی عاقبەتێکی خەتەر ئەبێ.
ئەفەرمێ طبیعەتی چۆن چاکە ڕائەکێشێ گوناهیش گوناه ڕائەکێشێ ئەمە حاڵەتێکی ئاساییە چۆن چاکە ڕائەکێشێ گوناه ڕائەکێشێ والله ئینسان گوناهێک ئەکا گوناهێکتر ڕێی خۆشە بێ بۆ بیکە دووەم ئەکا سێهەم ڕێی خۆشە بێ سێهەم ئەکا چوارەم ڕێی خۆشە بێ بۆیە کەسی ئیماندار ئەبێ بە وریایی لە مەسەلەی مامەڵەکە بۆی ئاگای لە عاقبەتی خۆی بێ چکە نازانێت لەوە ئەچێ پێ هەڵخلیسکانێک پێ هەڵخلیسکانی دووەم هەڵ نەسێتەوە کۆتایی بە ژیانی بێ ئەفەرمێت دەی سێری ئەو کەسانە بکە کە لە سەرەمەرگان زۆرینەی حاڵیان هەندێک جار شتێک بۆتە هۆکاری ئەوەی کە نەتوانێت لا ئیلاهە ئیلڵاش بڵێ کۆمەڵی ئەسباب بوونەتە هۆکاری ئەوەی کە نەتوانێت خوا پەنامانبان نەتوانێت وشەی شایەتومانیش بێنێ ئەفەرمێ عەبدولحەقی کوڕی عەبدوڕەحمانی ئیشبیلی ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی بزانە سوئی خاتیمە زۆر دەرگای هەیە زۆر ڕێگای هەیە وەڵا جاری وای ئینسان پەلاماری دنیا بەو شێوازە ئەدا واز لە ئاخیرەتە هێنێ جورئەت پێیا ئەکا لەسەر گوناه بەردەوام جورئەت پێیا ئەکا گوناهەکە ئینجا جۆرێک لە جۆرەکانی گوناهکاری زۆر بەلایەوە ئاسانە بێ و جۆرێک لە مەعسیەت بەلایەوە زۆر سەهلە بێ و پشت ئەکاتە چاکەکاری هەتاوەکو دڵی داگیر ئەکا کە دڵی داگیر کرد ئەو کاتە عەقڵی خۆی لەدەست ئەدا نووری ئیمان لە دڵیا ئەکوژێتەوە ئیتر ئەو کاتە مەوعیزە تەئسیری لێ ناکە قسەی خێر تەئسیر لێ ناکە هەوڵدان لەگەڵیا تەئسیری تێ ناکە ختم لە دڵی ئەدرێ خوا پەنامان بە ئەفەرمێ بۆیە گەڕاوێنێتەوە سەلەفی ساڵح یەکێک لە پیاوەکانی ناسر کە یەکێک بوو لە ئەمیرەکان ئەڵێ پیان ئەود لە سەرەمەرگە ئەڵێ یەکێک بوو لە جەلادەکانی ئەو ئەڵێ پیان ئەود بڵێ لا ئیلاهە ئیلا الله ئەود الناصر و مەولای من و گەورەی من بریتێ لە ناسر ئەڵێ ئەخیر وشەکە یەکی ڕووی کردە یەکێ لە کوڕەکانی وتی گوێ بگرە ناصر تەنها شمشێری تۆ ئەناسێ بکوژە لە پێناوی ئەوە ئەڵێ ئەم کەلیماتە نەوت هەتاوەکو مرد چکە ئەمە کاری ئەوە بوو کاری جەلادی بوو کەسێ جاسوسی ئەکا بەسەر موسڵمانەوە کەسێ جەلادی ئەکا بۆ خەڵکی بێدین تەوبە نەکات و نەگەڕێتەوە عاقبەتەکەی ئەوها بێت خسر الدنيا والآخرة وتیان ئەحمەق کێیە زۆرێک متفق بوون لەسەرەوەی کە ئەحمەق و بێعەقڵ کەسێکە کە دنیای خۆی ئەکڕێت و ئاخرەتی ئەفرۆش عومەری کوڕ عەبدولعەزیز فەرمووی نەخێر ئەمە نییە بریتیە لە کەسێک کە دنیای خۆی ئاخرەتی خۆی بە دنیای خەڵک ئەفرۆشێ خۆشی ئیسفادەی لێ نەکە ئێستاش لە کوردستانی خۆمانە سەدان کەس ئەبینی کە ئاخرەتەکەی خۆی لە پێناوی کەسێکە کە هەم ئاگاشی لێ نییە ئەی فرۆشێت کاتێ بە خۆی ئەزانێت لە بەردەم خۆیان ڕائەگیرێ بە کۆڵێ گوناه و تاوان و شەربەزاریەوە ئەفەرمێ عەبدولحەق گێڕایەوە کە بە کەسێکی تریان وت بڵێ لا ئیلاهە ئیلا الله ئەهی ماڵی فڵانە لە شوێنەکە لەو پێچەیە ئەو بایی چەند بوو ئەی باخی فڵان کەس بە چەند بوو سعرەکەیان چۆن بوو ئەڵێ هەتا ژیانی دەرچوو ڕۆحی دەرچوو خەریکی هاواری سعری بازار و ماڵی فڵان و باخی فڵان بوو ئەفەرمێ ئەبوو تاهیری سەلەفی پیان وتیان شتێکمان بۆ باس کە لەم پێناوە فەرمووی بە چاوی خۆم بینیم پیاوێک کە مردن هات هاواریان لێ ئەکردیان و بڵێ لا ئیلاهە ئیلا الله ئەو بە فارسی و 12 بەدە طبعا وەختی خۆشی لای خۆمان هەبوو لە وشەی 12 بەدە لامان غەریب نییە کە 12 دیناری وردە ئەدرا بە 10 دیناری با بڵێن دشتە ئەو کاتە ئاشکرا لە بازاڕەکانە 12 بەدە هاوارە کرا 6 بە 5 هاوارە کرا ئەمە جۆرێک بوو لە ڕیبا بە ئاشکرا دەی کەسێکە کە دڵی لەگەڵ ڕیبایە بێ عاقبەتەکەشی لەسەر ڕیبا ئەبێ ئەفەرمێ پرسیە گێڕاوەتەوە لە قسە و چیرۆکی و داستانێکە کەسێک کە لە سەرەمەرگە هاواری لێ ئەکرا ئەیوە حەمامی منجاب لەکوێ طبعا ئەوە داستانێکی مەشهورە ئیبن القەیم و زۆرێک لە کتێبەکانی تر باسی ئەکەن ئەفەرمێ پیاوێک دەرگای ماڵەکەی وەکو دەرگای حەمام لێ کردبوو لەسەر ڕێگادا ئەنیشت ئەڵێ ڕۆژە جاریەک هات زۆر جوان و بەلایەوە ئەفرەتێک پێوەدوتی حەمامی منجاب شوێنەکە منجاب ناوێکە وتی ئەو حەمامە لەکوێ ئەڵێ ویش ئیشارەتی کرد بۆ ماڵی خۆیان وتی ئەلەوێ ئەڵێ ئەفرەتەکەش ڕۆژت کە ڕۆژ کاتێکی زانی دەرگای لەسەر داخرا زانی کە خەڵەتێنراوە کابراکە وتیەوە دڵم تۆی ویستووە و هەندێک شعری بەسەراوت ئەویش وتی چۆن شتی وابێ من پێویستەکە عەترم هەبێ پێویستەکە ئەوم هەبێ پێویستەکە بەخوا منیش لەوێ کە پرسیارم لێ کردی بۆیە پرسیارم لێ کردی دڵم لە تۆ چوو
ئەڵێ کابراوتی هەرچیت بێ بۆ جێبەجێک ئەڵێ قایمەیەکی پێوتی ئەم قایمانم بۆ جێبەجێکە پیاوەکە ئەڵێ لە خۆشیەوە دەرگاکەشیدا نەخست ڕای کرد بۆی قایمەکە شتەکان بێنێ ئەڵێ هەتا هاتەوە جاریەکە نەما بوو ئەڵێ وەکو شێتی لێ هات هەر هاوارێک کرد حەمامی منجاب لەکوێ ئەڵێ لە سەرەمەرگە یەکێک لە جاریەکان پێوت وتی باشە نەئەکراتەوە دەرگاکە دابخەی هەمیشە ئەوە دڵ لە ئەوە نەئەکرات دەرگاکە دابخەیت و ماڵی خۆت قایمکەی بۆ جارێکە لە دەست دەرنەچێ ئەڵێ اینجا غەمی ئەوەش داگیری کرد بۆچی دەرگاکەی دانەخست ئەی بۆچی ئەوەی نەکرد ئەڵێ ئەمە وای لێ کرد لە ئەخیرا کۆتایی بە ژیانی هێنایتر مەشهورە قسە حەمامی منجاب کە بەم کەسیان وتوش ئەشعار وشتی زۆر زۆرە تەسەور کە عاقبەتی کەسەکە بیرکەرە لەسەر ئەمە دارشە ماڵی خۆی کردەوە وەکو دەرگای حەمامەکەی لێ کردو تەنها بۆی خەڵک بخەڵەتێنێ بەڵام لە ئەخیرا ئیبتیلا ئەوێ بەچی چۆن کۆتایی بە ژیانی ئەفەرمێ سوفیانی ثەوری شەوێک هەتا بەیانی گریە وتیان سوفیان ئەمەندە گوناهی زۆرت کردو ئاوا ئەگری فەرمووی کورە گوناه هەر هیچ نییە الذنوب أهون من هذا والله گوناه زۆر زۆر ئاسانە وتیان ئەی بۆچی ئاوا ئەگری وتی والله تەنها لەوە ئەگریم سوئی خاتیمە عاقبەتم خراپ بێ ئەلەوە ئەترسم و ئەگریم دەی گەورەترین جۆری فقه تێگەیشتن ئەمەیە ئینسان لە ئاخرەتی بترسێ لە عاقبەتی بترسێ و هەوڵ بدا گوناهەکانی زەلیلی نەکەن لە کاتی سەرەمەریە گوناهەکانی کۆتی نەکەن لە سەرەمەریە ئیمامی ئەحمەد رضا ورحمة خوالي أبو من أجرته وأفرمي ونقلب أفئدتهم وأبصارهم كما لم يؤمنوا به أول مرة ونذرهم في طغيانهم يعمهون أفرمي بياوك أم آياتي خوان دو هاواري لها صوفاتك خلقي أو باشي شيئك حسن خاتميه أفرمي أما سلفي صالح أبم شوازا ترساون لعاقبة خوان أي إيمتي دي بزان السوء خاتمة خوا إيما وهموان بنابدا ابن القيم أفرمي أو كسيك حسن خاتمة بوكي ظاهر وباطن لظاهر إيشي باشكي لباطنة بيني خوت وخوار راستك فرمايشتك من هي هما بستومان أفرمي إنسان جاري ويا شاكا أكا تا لبيني أمو بهشتا يك بست أماني بستي دسكا بخرابة شتنا وجهنم كسي كتير شاكا كاري أكات باشا يعني بابلم خراپەکاری ئەکاتە لەگەڵ جەهەنەمە بەستێکی ئەمێنێ دوای دەستکا بە چاکاریەتەوە بەرەو بەهەشت طبعا هەموو ڕیوایەتەکان ئێمە هەر تەنها و ڕیوایەتە سەیرەکەن هەموو ڕیوایەتەکان سەیرەکەین لە یەکێک لە ڕیوایەتەکان ئەم کەسە فيما يراه الناس خەڵک وای ئەبینن ئەمە بستێکی ماوە بچێتە ناو بەهەشتەوە گەنە لە حەقیقەتە ناوی ڕازگۆ نییە نا وتصورك بستيكي ما وها أشتنا باش برام شو كنا ويا صاغنية لأخير عمري شاب خرابة كان يدرك دسكاته بخرابة كردن بويا أمدو صفة التيابو لعاقبة المترس ابن تيمية أفرمي خوا جل جلاله ظالمني خوا جل جلاله ظالمني أجر كسيك أعطيني لقل خوايا الرقبو نيتي ساغبو دو ظاهري خريج كردوي باجم إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا ما دام وتوتا پروردگاري من الله استقامتها تتنزل عليهم الملائكة لسر مرقا بتشاوي سري خد ملائكان أبيني كيين مش دي بهشت بو إهن كوابو هري كيق لإيما أجر ظاهر وباطني الرقب وفو إمام أفرم من استقام ظاهره وصلح باطنه دي أأم بشتخرابان الرويتيناك بلكو عاقبتي باش أبي أو كسيك عاقبتي خراب أبي كشيك العقيدة هي لسر قناهي كبيرة بردواما ناترسي لويك رؤكات قناها كان ببيترس رؤكات قناها كان ترسينية أما نزورينين عاقبتي خراب أبي شيطان ظل أبي بسريانا لسر مرقا أفرمي هموتان بستوتانك كسيك بانجويج لمصر بانجي أدا بسر مناري مزقوتا سركة ودروجة وبانجدان أفرتيكي بيني لمالكي دراوسيم أفرتيكي نصراني خاص برست مسيحي بزماني أمرو بابلين هرشان يما بيما ناراحة بيان بلين مسيحي شوك قناعات مالواني لسر أساسي فكري مسيحيات ما بنوا النصرانية دلواتي مناسب تربي بوين ولا كتبي فقهي كوني شاهمي شو بالنصراني باسكراون نصارى لقرآن باسكراون
دیقەت ئەدەی ئەفەرمێن لەناو ئەم منبەرەوە کە سەر ئەکەوت بۆی بانگ بڵێ ئافرەتێکی ئەو ماڵی چاو پێک ئەڵێ دڵی گرت دوای چەند ڕۆژە چووە ئەم ماڵە داوای کرد لەم ئافرەتە کە زەواجی لەگەڵا بکە ئەیژوتی باوکم بە هیچ شێوازی ڕازی نابێ تی هەرچی بێ بۆ یەکەم تی هەتا نەبیتە نەسڕانی باوکم ڕازی نابێ ئەڵێ وازی لە ئیسلام هێنا بۆ نەسڕانی ئەڵێ کە بۆ نەسڕانی قەرار بوو ئەو شەوە وردە ماڵەکە ڕێخەن و زەماوەند ساسکن ئەڵێ ئەگەی لە خۆی نەبوو لە سەربانی ماڵی کابرا کەوتە خوارەوە مرد ئەڵێ دنیاشی ڕۆشت و ئاخرەتیشی ڕۆشت نەبەم گەیشت و نەبەویش بۆیە ئینسان ئەگەر باڵتینی ڕێک بێ لەگەڵ خوایە تووشی ئەم گرفتانە نابێ ئەمە باڵتینی خەلەلی تیە ئەگەر چی زاهری ئیستیقامەیە زاهری بانگدانە بەڵام باڵتینی خەلەلی تیە ئەفەرمێ ئەمە تەنها لە بینی ئافرەت و پیاوان نییە ئەفەرمێ گەنجێک عاشقی گەنجێکی تر بوو ئەوەندە خەمی لێ خوارد و گەنجەکەی تریش گوێی نەئەدایە هەتاوەکو وای لێ هات نەخۆشی خست لە جێیە کەوت نەخۆشیێکی زۆر سەخت ڕووی تێکرد ئەڵێ خەڵک زۆر بەزەیان پێ هاتەوە هەر ناوی ئەو کەسێکی چۆن بۆ لای وتیان بەشم نەخوایە هەر سەرێکی لێ بدە ئەڵێ ئەویش وتی دوای 3 مانگی تر سەری لێ ئەدەن تا 3 مانگ ئەم کەسە چاوەڕێ کرد بەڵام ڕۆژ بە ڕۆژ باشترە بوو چونکە هەستی ئەکرد خەریکە وعدەکەی یەتد ئەڵێ دوای ئەوە مەوعیدی ئەوە هاتبوو کە بێت گەنجی دووەم بیری کردەوە باشە بۆ خۆم مەوقعی تهمەوە ئەم کەسەش تووشی گوناهکەم وەڵاهی ناچم بۆ لای ئەڵێ هاتە نیوەی ڕێو گەڕایەوە ئەڵێ کەسێک هات هەواڵی بۆی هێنا وتی فڵان کەس هاتە تا نیوەی ڕێو گەڕایەوە وتی بۆ گەڕایەوە تی وەڵاهی وتی خۆم تووشی گوناه ناکەم بۆچی بێمە لای ئەم کەس هیچ پێوەست نییە بەمنەوە ئەڵێ زۆر ئەوەندەی تر غەمی دایگرت زۆر ناڕەحەت بوو وتي رضاك أشهى من فؤادي من رحمة الخالق الجليل خوا پنامم بخوا رضايتو فلان كسكنها في الإعلام للاي ظلم للرحمة خوا كم باش على أم كسيني الروايات إجرت والله كجملة لم كلمة بوتم بخوا غضبي خوا لم شأنا داء باري بابرم على أم شأنا بجيهشت أو أنده دور نكوتو ما هوار لما على كان صاقر رام وسيرة كم بردو بويا إنسان أجر هاتو لسر مسائل حرام يا عشقك حرام يا بيونديك حرام يا دڵی پەیوەست بوو بە حرامەوە تێکەڵ بوو لەگەڵ حرامە ئەگەر خۆی کۆنتڕۆڵ نەکا خۆی لەدەست ئەدا ئەگەر تەوبە نەکا عاقبەتی تێک ئەدا ئەگەر فریای خۆی نەکەوێ خەسیرە الدنیا والآخرە دەرەچێ نە لە دنیا مەرامەکانی دەست ئەکەوێ نە لە ئاخرەتە ئیمام ابن القیم ئەمەمان پێ بڵێ دەی عەزیزانم ئێمە لە نێوان جنسی ئینسان و تێرکردی جنسەکانیە چەند ڕێگایەک هەیە ڕێگایەکی حەڵاڵمان هەیە کە کەسێک ئافرەتێک ئەخوازێت و ئەیکاتە هاوسەری خۆی و باشە لەگەڵ ئەم هاوسەری خۆشیە بە حەڵاڵ جوتێت واتە لە پێشەوە جوتێت کەسێکمان هەیە خوا ئەیکاتە خاوەنی حەڵاڵ بەس ئەم حەڵاڵەکە بە حەرام بەکارهێنێت لە دواوە لەگەڵ هاوسەریە جوتێت کەسێکمان هەیە نێرێک لەگەڵ نێرێکە مەیەک لەگەڵ مەیەکە جووت ئەبێ نێرومەیەک بە حەرام پێکەوە کۆ ئەبنەوە ئەم سیانەی کۆتا یەکێکن لەو شتانەی کە چۆن جارێک بۆم باسکەن لە مار و پەیژەیە چۆن کتوپڕ لە خاڵی سرە و ئاهاتیتەوە خوارەوە زۆر بە سەریعی ئەعمالەکانت ئەفەوتێنە و کۆتایی پێێن بۆیە هەر یەکێک لە ئێمە پێویستی بەوەیە کە بینی خۆی و خوا زۆر ساغ بێ بینی خۆی و خوا ڕێک بێ بۆی عاقبەتی ڕێک بێ بەخوا ئەگەر بینی خۆمان و خوا جەل جەلالوه ڕێک نەکەینەوە ساغ نەکەینەوە بەخوا عەزیزانم چەند ئەعمالی ظاهریشمان هەبێ کاتێ ئەزاین لە دەستی ئەدەین بۆ ئێمە هەر لە کوردستانی خۆمانە کەسمان نەبینیوە داعی بووە بانخواز بووە کەسێکی باش بووە سێرەکەین لە دوای فەتە وتاربێژ بووە سێرەکەین بێدین بووەتەوە هۆکارەکەی چییە؟ ئەوە لە کرۆکی دین تێ نەگەشتوە تەنها بە ظاهرە هەڵەسووکە ئەوە فيما يراه الناس ئەوەی کە خەڵکی ئەیبین خۆی جوانەکە ئەگەر لە دڵی نییە کاتێک ئەزانێت دڵیش و دەروش و ناوەشی لەدەست ئەدا بۆیە ئێمە زۆر گرنگە چەنێ ئیش لەسەر دەرەوەمانەکەین چەندێک هەوڵ ئەدەین مەسەن ئەمڕۆ چەندێک هەوڵت داوە نوێژەکانت جەماعەت بێ چەندێک هەوڵ داوە نوێژی زوحات جێبەجێکەی چەندێک هەوڵ داوە سەڵەوات بدەی ذیکر بخوێنی دوعاکان بخوێنی بەشە ظاهیرەکەت باشکەی ئەبێ ئەوە نە هەوڵت دا بێ بەشە معنەویەکەت باشکەی
پەیوەندیت لەگەڵ خوای خۆتە ڕای بکەیت. ئێمەی ئیماندار پێویستمان بە بەشی معنەویەکە زیاترە تا بەشە مادیەک. بۆیە یەکێک لە گوناهەکان کە لە بینی لە جنسی ئینسانە ڕوئەدا بریتە لە لیواڵتیش ئەمە عاقبەتە خراپەکەیەتی ئەگەر بێت و کەسەکە تەوبە نەکە و نەگەڕێتەوە لای خوا و پەیوەستێکی بەهێز لەگەڵ خوا جەل جەلالوه دروست نەکە. بۆیە عەزیزانە ئومێد دەکەم ئەم کەلیماتانە ئیبن القەیم مەرهەمی برینی ئەم زەمانەی ئێمە بێ. تصور ئەکەن من لە هەفتەیەکە لایەنی کەم یەک جار تەلەفۆنم بۆ ئەکرێ ئافرەتێک هاوار و داد و بێدادێتی بەدەست هاوسەریەوە کە خوا بە حەڵاڵی پێ عەتا کردووە ئەو لە حەرامە لە دووە لەگەڵ هاوسەریا جوتێ. تصور کەن هەموو هەفتەیەک لایەنی کەم پرسیارە بێ کە ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە، ئەمە فەسادێکی زۆر گەورەیە. تۆ چ خەیر و بەرەکەتێکە بۆ ماڵەکەت کە تووشی ئەم حەرامە ئەبی؟ ئەتەوێ چی مناڵەکانت چی پەروەردەکەی کە ئەبەو شێوازە لە ماڵەکەی خۆتا دابنیشی؟ بۆیە عەزیزان ئێمە پێویستمان بەوە هەیە کە بەسەر خۆمانە بچینەوە ورد تەعاملکەین، هوشیارانە تەعاملکەین، نەبادا بکەوینە ناو فەسادێکی زۆر گەورە و بێئاگا. وەڵڵا جاری وهەیە ئینسان گوناهێک لە ناو ماڵەکەیە ئەکات چەندین بەرەکەتی ناو ماڵەکەی ئەبا. جاری وایە تو ئەڵێ ماڵەکەم ئاژاوی تایە، مەشاکلی تایە، مناڵەکە بەگوێم ناکات، بگەڕێ گوناهێ لەناو ئەم ماڵا هەیە بۆتە سەبەبی ئەوەی مەحقی بەرەکەت کات و بەرەکەت نەهێڵێ. جاری وایە سەرەکەی هەموو دەرگاکان لە ماڵێکا دائەخرن لەسەر عائیلەیەک، ئەوێ بگەڕێ بزانی هۆکاری ئەم داخستنە چییە مەگەر کۆمەڵی گوناه و تاوان دەوری ئەم ماڵەی نەداوە کە خوای گەورە نیعمەتەکانی لەسەر بکاتەوە لێ بسەنێتەوە. هەرچۆن خوا جەل جەلالوه بەهۆی تەوبە و صدقی باشەوە ئینسان نیعمەکانی خوا زیاتر بەدەست ئێهێنێ، بەهۆی شکرەوە زیاتر نیعمەتەکان بەدەستێنێ، عینەن بەهۆی کوفرانەی ماڵەکە و بەهۆی گوناهەوە نیعمەتەکان لەدەست ئەدەی. بۆیە هەر یەکێک لە ئێمە پێویستی بەوەیە کە لەم چێژە کاتیە ئانیە خۆی بگرێتەوە بۆ ئەو چێژە حەقیقیە بێ ئینتیهایی کە لە بەهشتا دەستگیری ئەبێ. خوای گیان ئێمەی گوناهبار لە ڕۆژێکی پیرۆزە لە خزمەت کتێبێکی پیرۆزە کۆبووینەوە، لە خزمەت چەند ئاەتێکی تۆیە یا ئیلاهی، چەند فەرمایشتێکی پێغەمبەرگیانە صلی الله عليه و آله وسلم لەگەڵ وتەی هەندێک لە ئەولیا ئەم کاتەی خۆمان بەسەر برد. دەیا ڕەبی ئیلاهی داوان لێ ئەکەین بە ناوی جوانت بەرزت بە ئیسمی عەظەمت، خۆی بۆ خاتری گەورەی خۆت لەسەر جەم گوناهەکانمان مبورە. پەروەردگارە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە. یا ڕەبی پەروەردگارە گوناهێ زانیمان و کردمان عەفومان کە، گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە. پەروەردگارە گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە، گوناهێ لەمەوە دوایەکەین و فریای تەوبە ناکەوین، خۆی عەفومان کە. یا ربی خۆی ظاهر و باطنمان وەکو یەک لێ بکە یا رب العالمین. خۆی ساغمان کەرەوە بۆ خۆت یا ئەکرەم الئەکرەمین، دڵمان پەیوەستی خۆت کە یا ئیلاهە العالمین. یا ربی خۆیە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، ئاسایش و هێمنی بەسەر دڵمانە ببارێنە، ئاسایش و هێمنی بەسەر ماڵمانە ببارێنە، ئاسایش و هێمنی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە. یا ربی خۆیە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، خۆیە بەخشندەی خۆت بەسەرمانە ببارێنە. پەروەردگارە تۆ زۆر ڕەحمان و ڕەحیمی، ئێمە عەبدانێکی گوناهکارین، گوناهی زۆرمان بۆ تۆ بەرز کردوێتەوە، تو گەورەی خۆت تۆ بە ڕەحمی خۆت لێمان ببورە، بە بەخشندەی خۆت لێمان ببورە، تۆ بەخشندەکاری بەخششت پێخۆشە. خوای گیان ئێمەی گوناهبار هانامان بۆ لای تۆ هێناوە عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە، لە گوناهی ڕەفیق و خۆشەویستانمان ببورە. پەروەردگارە هیدایەتی گەنجەکانمان بدە، پەروەردگارە داوات لێ ئەکەین هیدایەتی ئافرەتانمان بدە. یا ڕەبی خۆیە داوات لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، خۆت خاوەنی هەموو شتێکی گرفتەکانمان بۆ چارەسەرکە. خوای گیان ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە. یا ڕەبی پەروەردگارە ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیادکە. یا ربی خوای گیان ئەومان کەم علمی زیاد کە، بمان کەرە خزمەتکاری دینەکەت یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خۆی زەلیلی سەر جێگەمان مەکە، محتاجی دەستی نامەدمان مەکە، زەلیلی دەستی زاڵمانمان مەکە. یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین عومرمان درێژکە لەسەر سەڵاح و دینداری و خواناسی، عاقبەتمان پەروەردگارە گەڕانەوەمان بۆ لای تۆ بە شەهادەت بێ یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت،
ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە پارێزە یا ئەکرەم الئەکرەمین ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خوێنی لێ ئەتکێ خوای بەهانەمانەوە وەرە ئەم حەضارەتەمان بۆ بگێڕەوە یا ئەکرەم الئەکرەمین بمان خەرەوە سەر قاچەکانی خۆمان دڵمان هیدایەت بە کردەوەکانمان هیدایەت بە دەستمان بگرە نێوچەوانمان بگرە بەرەو خێر یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەیەنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەخشندەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە خوایە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای ئێمە لەبەر خاتی تۆ لەم شوێنە کۆبووینەوە ئەم شوێنە بەجێ نەهێڵێن ئللا لە سەرجەم گوناهمان بورابی سەرجەم گرفتەکانی ژیانت بۆ چارەسەر کردبین خوای دەرگا کوێرەکانی ژیانمان لێ بکەرەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان سپاردە هیچ کاتێ لای تۆ زایە نابێ وان نەفسی خۆمان سپاردەی تۆ کرد ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد لاشەی خۆمان سپاردەی تۆ کرد پەروەردگارە سپاردە لای تۆ زایە نابێ خوای گیان عاقبەتی خۆمان سپاردەی تۆ کرد لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ خوای لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە ئێمە هیچ کاتێک زەمانێک نییە بۆ ئێمە یا ئیلاهی تەنها تۆ نەبی وا خۆمان هێناوەتەوە بەردەم ڕەحمەتی تۆ یا ئیلاهی دەی تۆش زەمانمان پێ عەتاکە یا ئیلاهی لەم دنیایە هاوکارمان بە لەسەر خێر یا ئەکرەم الئەکرەمین پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە نێوان ئێمە و گوناهەکانە دووریەک دروستکە بە نێوان دووری مەشرق و مەغریب پەروەردگارە حیجابێکی ئەستور لە نێوان ئێمە و گوناهەکانە دروستکە پەروەردگارە چۆن گوناهمان کرد لێرەشا ئێمە شاردەوە تو گەورەی خۆت لە عاقبەت و لە ئاخرەتە لێمان ببورە بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین بەزەی بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان ئێمە زمانمان کولە لە دوعایە بە زمانی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم دوعاکەین خوای گیان هەر چاکەی ئەو خۆشەویستەمان لە هەموو عمریا داوای لێ کردووی ئێمەی گوناهباریش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە یا ڕەب العالەمین هەر خراپەی ئەو خۆشەویستەمان لە هەموو عمریا پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ڕەب العالەمین خوایە بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە صلوات بلا سد دار محمد المصطفى صلى الله تعالى عليه وسلم آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خير ولا جناه من الشيء